جوتیارێکی دەڤەری ئاکرێ و بۆ ساختکردنەوەی بەرووبوومەکەی هاتۆتە گومرگی کشتتوکاڵی هەولێر. ئەگەرچی بەرهەمەکەی پیازێکی خاوێن و جوانە، بەڵام لەم وەرزەدا ئەو پارەی بۆ ناکات کە خۆی دەیەوێت. ئاگداری هەناردەکردنیش نەبووە بۆ دەرەوە. بوومە فەلاحەکە 300 سەرە بچیت یعنی خسار نابین. هدی مصرفی گران بین، هدی عملا بگیرین هم خسار نابین سروا. بس نوکه ورزی پیازیه زوره همه منطقه که آکر بیجال هولیر بیجار خیم مخمیر بیجار او منطقه هم زوره جاد مشکل پیاز گله که زوره جبر هنده یاد آبازیه. ئێرە هۆبەی چاودێری کشتتوکاڵی هەولێرە. ئەو کەسانی دایانەوێت بەرووبوومی کشتتوکاڵی بنێرنە پارێزگەکانی عێراق بە مەبەستی ڕێگەپێدان دەبێت سەردانی ئێرە بکەن. لە 1/6 تاوەکو ئێستا نزیکەی 12,700 بار هەڵگر مۆڵەتی پێدراوە بەرووبوومی کشتتوکاڵی هەناردە بکات. بەتاتە و پیاز و تەماتە و بیبەر و باینجان دەبین بۆ پارێزگاکانی خوار و عێراق و دەیفرۆشین. مامەڵەی ئێرە زۆر باشە لەگەڵمان و دەستیان خۆش بێت. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر هاتۆتە بازاڕەکە و لە بەرهەم و کوالێتەکەی دەکۆڵێتەوە و دەڵێت ئەم ساڵ بەشی خۆبژێویمان بەرهەم هێناوە. بەسپاسەوە بۆ هەوڵەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوە بە کۆشی جەنابیان توانرا کەوالێک تێگەشتێک دروست بێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لە چوارچەوەی ئەو لێ تێگەشتنە ئێستاکە بەرهەمەکانی براجوتیاران بن پێ ناکرێت. بەرهەمەکانی براجوتیاران دەتوانین ڕەوانەی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکەن پاشەوەی کەوا پێداویستینا خۆمان پڕ دەکاتەوە. خواستی زۆری لەسرە چونکە لە ڕووی کوالیتیەوە کوالیتێکی بەرزی هەیە. سەرڕای ئەوەی کەوا سەبەتەی خۆراکی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستانمان پڕ کردوتەوە ئێستا لە وڵاتانی کەنداویش خواست لەسەر بەرهەمەکانمان یەکجا زۆر هەیە. لە ڕابردوودا هەر جوتیارێک بیویستە بەرووبوومەکەی بنێرێت بۆ ناوەڕاست و خواروی عێراق ئەوە لەلایەن بازگەکانەوە بڕی 1500 دۆلاری لێ وەردەگیرا و هەندێک جاریش بەرووبوومەکەی لێ خەسار دەکرا. ئەمەش زەرەرێکی زۆر بوو بۆ جوتیار. لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان کێشەی ئەو جوتیارانە چارەسەر کرا کە دەیانویست بەرهەمەکەیان بنێرن بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ئێستا ڕۆژانە بە نووسراوی فەرمی وەزارەتی کشتتوکاڵ تەنیا لە هەولێر زیاتر لە 300 بار هەڵگر بەرووبوومی جوتیارانی کورد دەڕواتە دەرەوە. ئازە فاروق، کوردستان 24 هەولێر.